دەست خۆش. قسەکردن لەسەر دڵشاد گرانە، قورسە. مرۆڤێک هەموو ژیانی خۆی بۆ هونەر تەرخان کردبوو، ژیانی خێزانەکەی بۆ خزمەتی هونەر تەرخان کردبوو، چ لێرە لە کوردستان چ لە دەرەوە پردێکی پتەوی پەیوەندی گرنگ بوو لە نێوان هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی دیکەی بیانی، بە تایبەتی ناساندنی کللتور و هونەری کوردی لە سوید و لە ئەوروپا کەمە کارێکی ئەستەمە. چەند سەختە مرۆڤ لەم ساتە وەختەدا بتوانێت قوڕگی پڕ لە گریان نەبێت. کۆڕ و کۆبوونەوەکانت پڕپڕ بوون لە خەندە و قاقا و پێکەنین، کەچی ئێستا بێتەوە ئەم هۆڵە و هەموو کنوکە لەبەری ئەم شارە پڕ بۆ لە ئازار و ماتەم. ئاخر چۆن سیمای شار گرژ نابێ کاتێک تۆ بۆ هەموو ئازارەوە لە قوڵای نەخۆشیدا لە خەمی سەرکەوتن و پێشەوە چوونی گەڕک و شار و نیشتیماندا بوویت و لە چرکە ساتێکدا بێ ئەوەی ماڵاویمان لێ بکەی بەجێ دێشتین.